میوە کاکە ڕێتان گرتووە لەو هەموو بەتاڵی و لەو هەموو بێئیشەی کە لەناو گەنجا دروست بووە بڕۆنە ماڵەوە یاڵا هەموو سەرە ساڵێک مناڵێکێنن هەموو سەرە ساڵێک وە نێرە بە خۆڕایی مناڵتانە بێ شیرەدەن سۆنەرتان بە بەلاشتان بە بەلاش حەقە حکومەت دەمە بۆ خەڵکی بکە نابێ خەڵک ئاوا دانیشێ دوای 30 ساڵی بیرەکەوێتەوە بەخێر بیتەوە وەڵا زەواجمان کردووە خۆشترین شتێک لەم ئەنۆڕڤۆیە کە من بینیم 37 کەس لە سمارتە ئەم ساڵ زەواجی کردووە تومەڵان نووسینگەی زەواجماندان نووسینگەی خەستەخانوژن نییە مەشکور ماشەڵڵا ئەو خۆشترین شت بوو بەلای منەوە بۆ معلوماتان چەند خۆشە و کوڕ و کچە جوانانە بچنەوە سەر ماڵی خۆیان باوجە من نەزانم ئافرەت یعنی چی تەئسیری تێکە ناڕەحەتترین شت بەلای ئافرەتەوە کە بمێنێتەوە بکەوێتە لای براو براژن بە شەرمەوە دەست بەرێ بۆ تیکەیەک بەخوا زۆر جاریەت وەڵڵی سەرەتانەکەی بۆ بە دەرەجە 4 لە ڕووی نەهاتوو بە براکی بڵێ نەخۆش لە کاتێک کە ئافرەتی تری بەناس هەموو مانگە مێڕەهی بە کێشەکە دەکتۆری پێ کرد وەڵا شانۆ منم مێشێ یەڵم بابە تۆ ئیشت چییە ئەلێ بە قورئان کاک تۆ هەموو شەوێ بە ئیسراحەتیش کە ئێمەوە ئیسراحەت ناکەم شانۆملی ئەوە شێلم ئانازی هەیە بۆ یەکە بەڵام قڕ کراوە بەسەریە بیرەکاتەوە بەیانی دایکی ئەمرێ باوکی ئەمرێک ئەم ئافرەتەکەوێتە لای چێ زان چەند قورسە